بڕیارە دووەمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی جینۆسایتی کورد لە سلێمانی بەڕێوە بچێت. ئەمە دووەمین کۆنفرانسە. بزانین ئامانج لە بەڕێوەچوونی ئەم کۆنفرانسە چییە؟ چەند توێژینەوە پێشکەشەکرێت شەمپانیا لە بەسپاسەوە. بەڕێز دیمەن عەبدوڵڵامان لەگەڵایە ئەندامی لیژنەی سەرپەرشتی. خات و دیمەن بەخێر بێی، سپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس. دیمەن خان سەرەتا پرسم ئەم کۆنفرانسە بە سەرپەرشتی چ لایەنێک بەڕێوە ئەچێت و جیاوازی لەگەڵ کۆنفرانسی یەکەم چێکە بۆمان بخەیتەوە؟ ڕاستە. سڵاتان لێبێ دووبارە. سەرەتا ئەمەوێت دەستخۆشیەکی خۆمان ئاڕاستەی وەزیری ڕۆشنبیری و لاوانی سلێمانی بکەین بەڕاستی کە حەمە سەعید هەوڵێک و ماندووبوونێکی زۆری کێشە تاوکو ئەم کۆنفرانسەمان ڕێخست و هەوڵماندا بە هەمەهانگی لە هەموو لایەنێک بتوانین کۆنفرانسێک بەڕێوە بچێ وەکو ئەو ساڵێک کە پێشوو کردمان، بەڵام ئەم ساڵ جیاوازتر لە ساڵەکەی ڕابردوو توانیمانە چەندین میوانی دەرەوە با بڵێ لە حەوت وڵاتی جیاوازەوە بانکێش بکەین و بۆ خۆشحاڵاوە ئەتوانی لێرەوە سپاسی جێگری سەرۆکی حکوومەتیش بکەین کە 4 خەڵاتی زێڕینی بۆ با بڵێن بواری توێژینەوەیکانی بواری ئەوانەی کە کاریان کردو لە بواری جینۆسایددا دابین کردووە. ئەمە جێگەی خۆشحاڵیمانە، ئەمە جێگەی ڕێز و سڵاوە کە ئێمە بتوانین جارێکی دیکە دەستخۆشی بۆ وەزارەتی ڕۆشنبیری و بۆ کا حەمە سەعید بکەین کە توانیوێتی دیسانەوە هاوکارمان بێ لە ڕێخستن و بەڕێوەچوونی ئەم کۆنفرانسە. ئەم کۆنفرانسە بە بەشداری چەندین توێژەری جیاواز بەڕێوە ئەچێت کە هەر توێژەرە و لە بابڵین لە شارێک یاخو بابڵین لە دەوڵەتێکەوە بەشداری تیا کردووە بە چەند زمانی جیاواز، لەوانە زمانی کوردی و تورکی و عەربی و ئینگلیزی فارسیش تێدا بەشدارە، هەر بەو زمانانەش لێوێ پێشکەش ئەکرێ و بەڕێوە ئەچێ. بەڵێ دیمەن خان، لە ساڵی پێشوەوەتە ساڵی پێشونا 2023 ئەم بۆ جاری یەکەم ئەم کۆنفرانسە بەڕێوە چوو. ئەم ساڵ کە بۆ 2025 وەک باسێک کرد کە میوانی جیاواز لە دەوڵەتەکانی ترەوە، ئەو دەوڵەتانە کوێن، ینی ئەو وڵاتانی تر کە بەشداری دەکەن ئەم ساڵ کوێن؟ بڵێ بە شێوەیەکی گشتی ئێمە جیاوازیمان نەکردووە لە نێوان با بڵێن نەتەوە و هینەکان، بەڵام ئەوانەی کە با بڵێن لە وڵاتە ئەوروپیەکانەوە، لە وڵاتی عەربیەوە، لە وڵاتی تورکیاوە، لە وڵاتی ئێرانەوە بانکێش کراون هەمووەکو میوان هەمووەکو توێژەریش کە بەشداری ئەکەن لە نێو کۆنفرانسەکەیە و ئێمە ڕاستیە ئامانجیشمانە کە ئێمە کۆنفرانسێکی ئاوا بتوانین دەنگمان بێنین بە جیهان لە ڕێگە ئەم توێژینەوە جیاوازانە و کە لە چەند وڵاتی جیاوازەوە ئەمە یەکێکە لە هۆکارەکان، یەکێکی تریژە هۆکارەکان ئێمە بۆ ئەوەی بتوانین ناوبانگی شاری ڕۆشنبیری وەکو ڕۆشنبیر بهێڵینەوانێ، چونکە بەڕاستی شاری ڕۆشنبیری بەوە ماوەتەوانێت کە ئێمە چەندین کۆنفرانسی لەم جۆرانە چەندین گرنگی بەلایانی ئەدەبی و هونەری و میدیایی بدەین هێشتا کەمە، چونکە ئەو ناوبانگە ئێمە نامانەوێت جارێکی تر با بڵێن شکۆیەکی تر بۆ شاری سلێمانی بگەڕێنەوە بتوانینەوە بکەین. لە هەمان کاتدا بەڕاستی جینۆساید گرنگە نەوەکانی داهاتوومان بزانن میلەتی کورد ڕوبەڕووی چین هامەتیەک بۆتەوانێت، چونکە خۆمان ئەزانین دوور یاخۆ نزیک ئەبینین نەوەی ئەم سەردەما زیاتر خەریکی بەلایانی ئەلکترۆنیات و لایانی میدیایەکی یان جیهانێکی ترن. ئێمە لێرەوە لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە لە ڕێگەی ئەم توێژینانە بتوانین جارێکی دیکە ئەبدێتی ئەمە بکەینەوانێت کە میلەتی کوڕ ڕوبەڕووی چی تاوانێک هاتوۆتەوە لە ڕابردوودا. باشە دیمە خان، مەبەستانە ئێوە کە جینۆسایت فۆکەس لەسەر ئەوەیە زیاتر ڕنگدانەوەی لە بواری ئەدەب و هونەر و میدیایە بۆ بە دیاریکراوی ئەم سێ بابەتە بە تایبەت هونەر و میدیا. بەڵێ لەبەرەوەی ئێمە کاری وەزارەتی ڕۆشنبیری سەر و کارمان زیاتر لەگەڵ با بڵێن میدیا و بابەتە ڕاگەیانەکان وەکو خۆتان ئاگادارن دوور یاخۆ نزیک یاخود با بڵێن لەگەڵ هونەرە ئیشمان زیاتر لەگەڵ ئەمانەیە. ئیتر ئێمەش ویسمان کارێک بکەین و هەم ئەدەبیش کە خۆشم بەڕێوەبەری بەشێکی چالاکی وێژەی ئەوەم هاوکار بین هەمومان بە هەماهەنگی چ بەڕێوەبەری بەشی ڕاگەیاندن بێ و چ بەڕێوەبەری بەشی هونەر بێ بتوانین ئەم توێژینەوانە کۆ بکەینەوانێ کە ڕنگدانەوەی لە نێو وەزارەتی ڕۆشنبیریدا بنوێنێ. بەڵێ دیمە خان، دوو ڕۆژ ئەم کۆنفرانسە بەڕێواچێت، پلانەکانی ڕۆژی یەکەم و ڕۆژی دووەم چیە لە کۆنفرانسەکەیە و بۆ ماوەی چەند کاتژمێر بەردەوام بێت؟ بەڵێ سەرەتا با بڵێن دوو ڕۆژ ئەخایانەیە کە بەیانی دەست پێ ئەکا ئینشاءالله خۆشبەختانە و
با بڵێن سەرەتای دەستپێکمان عادەتەن هەمیشە بە چەند وتارێک دەست پێەکات و دواتر پارچە موزیکێک هەیە لە دوای ئەوە پانێڵی یەکەم دەست پێەکە و ڕۆژی یەکەم 4 پانێڵ بەڕێوە ئەچێ هەتا ساعت 5 ئێوارە بەردەوام ئەبێت تا درنگانێکی شەویش ئێمامێنینەوە فلیمیش نمایشەکرێ و دواتریش لە ڕۆژی دووەمیشە بە هەمان شێوە چەند پانێڵێکی تر بەڕێوە ئەچێت و لە کۆتاییشا و خەڵات و وێنەی کۆتایی و دەستخۆشی. بەڵێ ویستم بپرسم ئەو فیلم و میوزیکانی کە لەم کۆنفرانسایە پێشکەشەکرێ هەمووی لەسەر جینۆسایدە و نوێن واتە بەرهەمەکان نوێن یاخود پێشتر ئامادە کراون. بەڵێ پێشتر ئامادەکرا بێگومان ئەمە بە هەماهەنگی و لیژنەکاری و کاری ڕێخستنیان بۆ کراوە کە پارچە موزیکێک سەبارەت بە ڕنگدانەوەی هەستی نەتەوایەتی و هەستی نیشتیمان پەروەری و هەستی نیشاندانی خەمخۆریەک بۆ جینۆساید ئەمەش ئامادەکراوە. بەڵێ دیمە خان کەسایەتی ئەکادیمی سیاسی لە حکوومەتی عێراق یاخود بڵێن ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان یاخود ڕێکخراوە نێو دەوڵەتەکانی تر بانکێشکراون بۆ کۆنفرانسەکە. بێگومان بەبێ جیاوازی هەوڵمان ناوە هەمولایەنەکان کۆبکەینەوە لەبەرەوەی جینۆساید تایبەت نییە بە وەزارەتێکی من تایبەت نییە بە لایەنێک تایبەت نییە بە کەسێکی سیاسی تایبەت نییە جینۆساید خەمی هەمومانە جینۆساید خەمی هەر تاکێکی کووردا لەبەرەوەی ئێمەش بەبێ جیاوازی بەبێ ئەوەی کە هیچ جیاوازیەک لە نێوان لایەنێک یاخۆ ڕێکخراوێک یاخۆ کەسایەتیەک یاخود لایەنێکی سیاسی بگرین هەموو بەشدارن لە نێو ئەم جینۆسایدە چونکە بەڕاستی خەمی تاکێک نییە خەمی هەمومانە. باشە کەواتە دیمە خان وەک خۆت ئاماژت پێ خەمی هەمومانە ئەکرێت بڵێن لە ڕێی ئەم کۆنفرانسەوە هەوڵێکی تر بدرێت بۆ ئەوەی جینۆساید بە نێو دەوڵەتی بکرێت بە تایبەت لە ڕێی کللتور و هونەر و میدیاوە. بێگومان دەواازەیەکی گرنگ دەرگایەکی گرنگ بۆ بە جیهانیکردنی جینۆساید و ناساندنمان دوو بابەتی گرنگ هەیە کە یەکێکیان ئەدەبە دۆمیان با بڵێن هونەرە کە لە ناو ئەویشا سینەمایە. سینەما ڕۆڵێکی یەکجار زۆری هەیە نیشارینەوە بمانەوە نەمانەوە ئەمڕۆ هەممان ڕۆکەینە سینەما. سینەما ڕۆڵێکی بەرچاوی ئەبێ کاتێک کە ئێمە ئەو ڕۆمانانێک کە ئەنووسێ سەبارەت بە جینۆساید کە خۆشببختانە زۆرێک لە ڕۆمانوسەکانی ئێمە زۆر بە جوانی توانیویانە ڕنگدانەوەی جینۆساید لە نێو ڕۆمانەکانیان بخەنە توی ڕۆمانەکانیانەوە ئەگەر ئەمانە بکرێن بە فیلمێکی دوکۆمەنتاری و بکرێتە فیلمێکی سینەمایی بێگومان نەک هەر بۆ ئەوەی کە دەنگمان ئەگە بە جیهان و بە جیهانی ئەەکەین بەڵکو نەوە بۆ نەوەتا دوای ئەمێنێتوانێ کاتە دیمەخان فیلم سازانی پانێڵیانە بێت وەک خۆت باست کرد کە فۆکەسەکە زیاتر لەسەر سینەماکارانە فیلم سازان لەوێ ئەوە هیچ فیلمێکمان هەیە وەکو پانێڵ یاخود توێژینەوە وەکو پانێڵش لە بەشی با بڵێن میدیادا بڵێ بەشدارن و کە یەکێک لەوانە خاتو گەزیزە کە بەشدارە لە ڕوانگەی شانەوەیەکەوە باز لە جینۆسایدمان بۆکات. تەواوی ئەم توێژینەوانە کە لەم کۆنفرانسیا پێشکەشەکرێت لە کۆتاییدا چی دەکەن بۆی کە ئەم توێژینانە لە ناو نەچۆ بمێنێتەوە دەیکەن بە کتێبێکیان لە ناو فیلمێک کۆی دەکۆنەوە یان چی لەکەن. هەڵبەتە هەموو توێژینەوەکان لە دوتوێ کتێبێکا چاپ کراوە و خۆشببختانە بەسپاسەوە بۆ بەڕێزی کە حەمە سەعید کە کتێبەکانیان بە تەواوەتی چاپ کردو و دابش دەکرێت بەسەر ئامادەبووان ئەمەش دوکۆمنتێکی مێژوویە کە ئەمێنێتەوە بۆ میلەتی کورد و لە هەمان کاتدا ئەتوانم بڵم نەک کتێبەکە بەڵکو بگرە ئەو توێژینەوانەی کە لەوێش دائنیشن و پانێڵی کراوەمان ئەبێت و دایلۆکێکی یەکجار زۆر کە خۆتەزانی لە کاتی مناقەشەیە ئەم دایلۆکە و ئەکە دەواازەیەکی تر بکرێتەوانێت بۆ گفتوگویەکی تر بکرێتەوانێت کە ئێمە پلانی داهاتوومان یاخۆد ڕاستپاردە و پێشنیازەکانی ئەوان بۆ ئێمە چی ئەبێت و بۆی هەوڵ بدەین لە پلانی داهاتومانە جێبەجێ بکەین و جارێکی تر بە سەرکەوتوی هەروەکو جاری یەکەمیش سەرکەوتو ئەم جارش بە سەرکەوتوی بەڕێوە بچێت. هیوادارم بە سەرکەوتوی بەڕێوە بچێت. پرسیارێکی ترم هەیە لەسەر تەمەنی ئەو کەسانی کە توێژینەوەکانیان کردووە تەمەنیان لە چۆنەوە بۆ چۆنە واتە گەنجەکانمان هەوڵیان ناوە بەشدار بن لەم کۆنفرانسەیە. لە ڕاستیە تەمەەن بۆ توێژینەوە و باشگەشە نامەی با بڵێن هیچ جیاوازیەکی نییە ئەوەی من تێبینیم کردبێت ئەو کەساتیانی کە بەشداریان کردوی جیاوازیەکیان نەکردواتە هەستەکەم هەموو تەمەنەکانی تیا بێت بەڵێ بەڵام دقیق بڵام تەمەنی هەریەکێکیان ئەزانم یان نا. بەڵام خۆشە گەنجەکانیشمان بەشدار من لە مێژووی نووسینەوەی مێژووی کووردە.
بەدڵنیاییەوە ئەگەر بەشداری ژنە ببێتن لە تەمەنێکی کورتا بۆ نمونە لە مستەوایەکی ئەوە نەبووە کە توێژینەوەکان پێشکەش بکە چونکە خۆتەزانی ئەم توێژینانە بە لیژنی زانستی ڕۆژکووە سپاس بۆ زانکۆی سلێمانیش کە هاوکار بۆ لەگەڵمانە هەمووی بە نزیکەی ئێمە هەفتە توێژینەوەمان بۆ هاتبوو بەڵام لە نزیکەی لە ڕێژەی ئەم هەفتە توێژینەوە 28 توێژینەوە وەگیراوە ئیتر ئێمە فۆکەسمان نەخستۆتە سەر تەمەنی کەسەکان بەڵام فۆکەسمان خستۆتە چەند بە ئەکادیمی و چەند بە زانستی ئەم توێژینەوانە کراوە و ئێمە فۆکەسمان زیاتر خستۆتە سەر ئەمانە بۆیە توێژینەوەکان وەرگیراوە و لە ئیشاءالله لە بەیانە هەم توێژینەوەکان ئەخرێتەوە. باشە دیمەخان لە سەرەتاوە باسیەوەت کرد کە حوڵاتی بیانی بانکێشکراون ئەوانەی کە بانکێشکراون کەسانی ئەکادیمین یاخود کەسانی سیاسین ئەوان پانێڵەکان بە چ زمانێک پێشکەشەکەن یاخود توێژینەوەکانیان؟ بێگومان ئەوانەی کە بانکێش کراون زۆربیان کەساتی بواری جینۆسایدن ئەوانەی کە ئیشیان کردوێ لە بواری جینۆسایدا اینجا لە هەر دەوڵەتێک بێ لە هەر لایەنێک بێ بەڵام کاروباریان لە ڕێگەی با بڵێن لەگەڵ جینۆسایدا بووە و لە هەمان کاتیشدا کەسایەتی هونەرمەندی تایە کەسایەتی سیاسی تایە کەسایەتی با بڵێن نووسەر و ڕۆماننووسی تایە لە هەموو دەوڵەتەکانەوە ئەوانە بانکێش کراوە و ئەوانەی کە توێژینەوەشیان کردو بۆ نمونە بە زمانێکی ئینگلیزی بە زمانی ئینگلیزی پێشکەشەکراوەی بە زمانێکی تورکی توێژینەوەی کردو بە زمانی تورکی پێشکەشەکرێت. بڕیارتان ناوە لە ساڵانی داهاتوە ئەم کۆنفرانسە بەردەوام بێ؟ من بەهیوام ئینشاءالله نەک ئەم با بڵین ببێتە سێمین کۆنفرانس لە دوایەوەی کا جێبەجێ ئەکرێ و لە پلانمانە هەیە ئینشاءالله بەردەوام و بەردەوامتر ئەبێت و کۆتایی پێنایەت ئەگەر قیرانە داراییەکان ڕێگر نەبن لە بەردەمانە هەڵبەتە لە پلانمانە هەیە ئینشاءالله بەردەوامە بێت. بەڵێ دیمەخان ڕاستپاردە و پێشنیارەکان دوایی بۆلانی پەیوەندیدا بەرزەکەنەوە؟ بەڵێ بگومان ڕاستپاردەکان یەکێک لە پاڵێنەکان بەڵێ یەکی لە پانێڵەکان پانێڵێکی کراوەیە ئەو پاڵێنە کراوەیە دەرگا ئەکاتەوە دایلۆگ ئەکاتەوە بۆ هەموو ئەوانەی کە لەوێ دانیشتون چی ڕاستپاردەیەکیان هەیە کە ئەنووسرێتەوە دواتر ڕاستپاردەکان هەموو بە شێوەیەکی گشتی ئیشی لەسەر ئەکرێت وەکو لیژنەیەک پێگەهێنرێ بۆ ئەم ڕاستپاردانە. باشە دیمەخان وەک لە سەرەتاوە باسی کرد کە کەسانی ئەکادیمی بەشداریی فراوانەکەن لە کۆنفرانسەکەیە پرسیارەکەم ئەوەیە زانکۆکانی عێراق یاخود زانکۆکانی هەرێمی کوردستان چ لە دووهۆک بێت چ لە هەولێر بێت هەر ناوچەشتری هەرێمی کوردستان بێت بانکێشکراون بۆ کۆنفرانسەکە؟ بەدڵنیاییەوە پانێڵیان هەیە؟ بەدڵنیاییەوە ئەوانەی کە بەبێ جیاوازی زانکۆکان ئێمە هەوڵمان ناوە هەموو زانکۆکان تیدا بەشداری بکەن بەڵام زانکۆی سلێمانی بە خۆشحاڵیەوە زۆر سپاسیشانەکەین ئەو ئەرکی توێژینەوەکانیان گرتوۆتە ئەستێ خۆیان و کاڵسەنگاندنیان بۆ هەر یەک لە توێژینەوەکان کردو لە بەشدارێکی هەماهەنگی ئێمە و وەزارەتەکەی ئێمەش بوون. بەڵێ باشە دیمەخان بیرتان لەوە کردوەوە ئەم کۆنفرانسە بۆ ساڵانی داهاتوو لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان ئەنجام بدرێت بۆ نمونە لە گەرمیان بۆ نمونە لە پارێزگای هەڵەبجە؟ بەڵێ ڕەنگە جێگەی پرسیاریش بێ بڵێ بۆچی وەزارەت لە هەولێرە و لە سلێمانی جینۆساید 2 ساڵە بەڕێوەچێت. ڕاستەوە لە جێگەی خۆیتی پرسیارێکی زۆر جوانە چونکە جینۆساید ئێمە پێش وەختەوتم جینۆساید تایبەت نییە بە مڵکی شخصێک و میلەتێک و نەتەوەگی هەمومانە. بێگومان ئێمە یەکەم هەنگاو کە بیرمان لێ کردوتەوە کە شاری ڕۆشنبیری هەمیشە خەمخۆری ئەم جۆرە کۆنفرانسانە بووە هەمیشە دەست پێشخەریەکی یەکجار زۆری کردووە بۆ ئەوەی کە ئەم جۆرە کۆنفرانسانە چ لە بوارەی ئەدەب بێت چ لە بارەی هونەر بێ بڕواتە پێشەوانێ واتە ڕێگە خۆشکەرێکی بۆ هەموو نووسەران و ئەدیبان و هەموو لایەنەکان کردووە کە ئەم جۆرە کۆنفرانسانە لێرە بەردەوامی پێ بدرێت. بۆیە ئێمەش دووبارە توانیمان لە شاری سلێمانی ئەم جۆرە کۆنفرانسە ڕێبخینەوە و هەڵبەتە بۆ ئەتوانی لە دوهاتوە ئەم کۆنفرانسە درێژە پێ بدرێ و فراوان بکرێ و بگوازرێتەوە بۆ نمونە ناوچەی گەرمیان یاخۆ بۆ زانکۆیەکی وەکو زانکۆی گەرمیان و زانکۆی هەڵەبجە و هەتە دوایش ئەمانیش تێدا بەشدار بوون و سوودێکی یەکجار زۆریان لێبنی و هەستیشەکەم ئەوان زیاتریش لە ناو دۆخەکەیان چونکە جینۆساید لە ڕاستیە ڕنگدانەوەی ڕاستە ئێمە باسی مردووەکانەکەین بەڵام کاریگەری زیاتر لەسەر زیندوەکان هەیە هەتا ئێستا کە ئێمە باسی لێوە دەکەین. بۆیە بە تەسەوری من ئەگەر بێت و بگوازرێتەوە ئەو ناوچانش کە ئەوانش تێدا بەشدار بوون لە نزیکەوە ئاگاداری بارودۆخەکە بن هەستەکەم کۆنفرانسێکی تێر و تەسەلتریشدا بچێت. بێگومان ئەو کۆنفرانسە و توێژینەوەکان تەنها لەسەر ئەنفالە یاخود تەواوی جینۆسایدەکان کە تاکو ئێستا کورت پیاە تێپەڕیوە لەسەر تەواوی جینۆسایدەکانە یاخود لەسەر بەشێکی دیایکراوە بۆ منە ئەنفال یاخود ئەوانەی ئێزیدیەکان کامانن؟
بەڵێ بە شێوکی گشتی هەموو جۆرەکانی با بڵێن جینۆساید ئەگرێتەوە توێژینەوەکان ئەوەنەی کە بەرمن کەوتو خوێنمەتەوە کە پسپۆری من ڕۆمانە و لە نێو ڕۆمانە زۆر کاریان کردووە ڕنگدانەوەیکی یەکجار زۆر لە نێو ئەدەبدا هەیە توێژەرەکان هەوڵیان ناوە هەموو جۆرەکانی جینۆساید و هەموو با بڵین بەشەکانی کوردستانیش بگرێتەوانێەوە تا ئەوانەی کە بەو پرۆسەسەدا ڕۆشتون چی کیمیا باران بێت چی ئەمفالکردن بەچی زیندە بە چاڵکردن بێ هەر هەمووی لە ڕنگدانەوەی لە نێو توێژینەوەکاندا هەیە. بەڵێ دیمە خان باسیەوەت کرد کە باسی لایەنە هونەرەکەمان کرد کە پانێڵەکەی لەنان مامۆستا گەزیزەوە لەی لە بواری ئەدەب چێن ئەوانی کە پانێڵەکانیان هەیە یاخود لە بواری میدیایە ئەوانی کە پانێڵەکان پێشکەشەکەن. بەڵێ لە بواری ئەدەبا کۆمەڵێک کەسایەتیمانی یەکێک لەوانە با بڵین لە وڵاتی تارانەوە بەشدارە کە بە بابەتێکی ئەدەبی بەشداری کردووە لە ڕۆمانی هەڵە بم فەرهاد گۆران کە باسی جینۆسایدی کوردەکە و بابەتێکی تریشمان هەیە لەلایەن دکتۆر سروشت و کە ئەمیش هەر ڕنگدانەوەی لە نێو ڕۆمانەکانایە زۆربیان کە ئیشیان کردو ئەوانەی لە بواری ئەدەبدا لە بواری ڕۆمانە ئیشیان کردو هەڵبەتە ژانەرێکی وەکو شعریش ئەتوانێت گزارش لە با بڵێن جینۆساید بکەوە توێژینەوەی پێشتریش هەبووە لە شعرە بەڵام ئەم جاریان با بڵێن تۆزێ جیاوازتر زۆربەی توێژینەوەکان لە نێو ڕۆمانایە چکە خۆتانەزان ڕۆمان ژانەرێکی تازەتریشە و زۆربەی ڕۆمان نووسەکانیشیان کاریان تیا کردووە بۆیە ئەبینین لە ئەوانەی کە لە بوارەی ئەدەبا ئیشیان کردووە زیاتر ڕۆمانە و ئەوانەی کە لە بواری میدیاشا ئیشیان کردووە بۆ کۆمەڵێک کەسایەتی لە شوێنی جیاوازەوە لە ناوچەی جیاوازەوە بەشداریان تیا کردووە و لە زۆربەی لایەنەکان ئیشیان تیا کردووە. بەڵێ لە 2023 بەشی میدیاییتیانە بوو ئەم ساڵ بۆی زیادکراوە چۆن بۆ بیرتان لەوە کردەوە بەشی میدیاییش زیاد بکەن بۆ ئەم کۆنفرانسە؟ بەڵێ ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری هەوڵماننا ئەو ساڵی کە کۆنفرانسەمەکەمان کرد کۆمەڵک ڕاستپاردەمان بۆ هات لەو ڕاستپاردانە یەکێک کە تیای بوو ئێمە تاوتۆمان کرد کە ئێمە وەزارەتێکین و بەرپرسی میدیاییشین پێویستە پانێڵەکان دابش بکرێ بەسەر ئەوەدا کە لایەنی میدیایشی تیاابێ ئەمەش خۆشببختانە سوودێکی یەکجار زۆرمان لێبینی کە لە ڕێگەی ئەم ڕاستپاردانەوە لە ڕێگەی ئەوەی کە خۆشمان لە پلانماندا هەبوو کە ئێمە هەم وەکو وەزارەتی ڕۆشنبیری هەم وەکو ئەوەی کار و ئەرکمان لەگەڵ ئەو میدیا و هونەردا هەیە بۆیە جارێکی دیکە لە دووەم با بڵین کۆنفرانسی دووەمما هەوڵماندا جێپێ بکەینەوانێ. باشە دیمە خان من دو پرسیارە لەکەم ئێمە باسمان لە ڕاستپاردە کرد کە لە کۆتا ڕۆژی کۆنفرانسە ئەی جگەلەوە بیتانۆکرێتەوە نامیلکەیەک لەسەر کۆی پانێڵ و ئەو گفتوگانی کە ئەنجامەدرێت بە چاپگەێنن بۆ بە چاپگەاندین ئەو ڕاستە خۆش بێ ئەوەش بیرۆکێکی باشە بەڵام ئێمە هەمیشە کاتێ لە کۆتایی هەر کۆنفرانسێکە هەوڵەیەین هەموو ئەو ڕاستپاردانە کۆ بکەینەوانێ و بدرێتە دەستی لیژنەیەک لیژنەکە تاوچوی ئەکات و بێگومان هەموو کۆنفرانسەکان کۆ ئەکرێتەوانێ لە کۆتاییدا چ ڕاستپاردەیەک هەر نووسراوە چیمان تاوتین کراوە بیانەوێت چی کەم و کورتیەکە بێ کۆی ئەکرێتەوە بە لیژنەیەکی ئەکادمیدا ئەڕوات و وەجێبەجێیەکەن بەڵام ئیشاءالله لە داهاتوە بتوان ئەمەش بکەنە نامیلکەیەک و لە کۆتاییە بڵاو بکرێتەوە بۆ زۆر باشە بێ. بە هیوان خات و دیمان عەبدوڵڵا ئەندامی لیژنەی سەرپەرشتی دومین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی خات و دنیا ماجید خات و دیمان عەبدوڵڵا سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بوویت سەرکەوتوو بن. سپاس بۆ ئێوەش. بەڵێ.